سڵاو لێبێ سلااو لە گۆش باشی کاکەگەن بەڕێزی زۆر سپاس دەکەم نای بەڕێزێ هۆشنگ کاک هۆشنگ بڵێ ئەو ناوە خۆشە بڵێ یعنی چی هۆشنگ ناوەکەەوە بزانام ئیرانیە ئێرانیە برادرەی باوکەم بەخۆی ایرانی ئەو ناوی لە من ناوە پێشنیاری بۆ باوکە کردووە کە ناوی تۆ بنی هۆشنگ ڕاست دەی باشە تەمەند درێژبی سپاس شڵا لە مەمنون، ساغێ بەڕێزی. بازار چۆنە وەڵا زۆر خراپە زۆر خراپە ئەرێ وەڵا. باشە بۆ خۆ تۆ دوکانەکە و شتی بەیبیە یعنی هشتی مناڵە خۆی شتی بێبیە بەس ڕاستە بەڵام ڕەتی معاش ڕاست پێم بگە معاشەکە بەڵێ. بی بازار دەبی بەزەکە وایە. معاش نەبی بازایش نەبی بازار کزە تەوان دەی شەڵا بازار زۆر زۆر باشە بێ ئیشاڵڵا هەموو شتێک زۆر باشە بێ ئیشاڵڵا ئیشەڵڵا سپاس لەگەڵ مشتریەکانە هیچ عیبمان معاملە و شتی چۆنە باشە معاملە زۆر باشین وەڵە خاتریان نەگری تەوان هەشتێک بە جوێرەی خۆی زۆر ڕەخەیتە سەر شتەکانە ناوەڵا ئەوڕۆ زانین و هەموو بابەتێک زۆر بووە بازار زۆر بوو ناتانێت و سعرێکی وایە محەدد دانێت قازانشی زۆر کەم ینی ڕاستە ئەوایە زۆر چاکە لە ساغ بێ سپاس بە سەراتێکی خۆشمان بۆ باز ناکەی لە دوکانە بەسەرت هاتەبێ شتێکی خۆش یادگاریە بەخوای بەسەر هاتێک ڕۆژێک ئافرەتە کاتێرە بە تەمەم بوو بەڵێ تقریبان وا عمری 6 ساڵ دەبوو بەڵێ حەفازە چی دەویست حەفازەکە بە 5,000 بوو بەڵێ قازانجەکەشی تقریبان ڕبعک بوو 250 نای تەبع بوو بەڵێ ئەمیش حەفازەکەمدا و لە علاگەم کردو گوتم ئەو حەفازەکە گوتی ئەی دیارەکەم نادەی لەگەلی ئەمیش گوتمە خۆی ڕبعش قازانجە دوای اختیاریشتە چکرد تقریبان بە 120 دلاری بوو گوتی ئەوەشم لەگەڵ بدێ ڕبعشم لێ قازانج کردی خۆیەک بەسەراتەکان بوو دەستە خۆش بێ بەڕێزی زۆر زۆر سپاس بۆ بەسەراتەکە بەڕێزی زۆر سپاس. ئێمە بەرنامەی مایکە سوورەکەین پرسیارێکمان ئامادەیە وەڵامەکەزانی دەبیتە خاوەن خەڵات باشە پرسیارەکەمان ئەوەیە شعری ئەی ڕەقیب بەڵێ هی کامە شاعیرە کام شاعیرەی کورد شعری ئەی ڕەقیبی نووسیوە و ئەوەی وتووە؟ نازانم ڕۆژانەش جێمان لێ دەبی بەڵێ ئەی چۆن سرودێکی بەس. نیشتیمانیە ئەی ڕەقیب ینی کوێت تەرکیزیوەم نەکردی ڕاستی بزەبت کام شاعیرە بەڵێ ئەرێ وەڵا ناوەڵە نزانم ناوێکمان پێ بڵێ هاوکاریتە کە مەگەرەوە نەبوو پێ دەڵم بیگۆڕە ناوێکترمان پێ بڵێ بە قورعان زۆربەی ڕاستی زۆربەی شاعیرەکان ناناسم ڕاستی بەڵێ. گۆرانی بێژە ئەوانە بەس شاعیرەکان زۆربەی ناوەڵە بەڵێ ناناسم حەزرە دەنگی کێ گۆرانی بێژەکان لە کوردی یانیش لە کوردی. لە بۆ گوێ لە کوردی چیەک کەمال زیاتر؟ محەممەدم زۆر حەز کەمال محەممەد ڕێز و سڵاومان هەیە بۆ ئەو دانە عەبدولجەبار ئەوانە بەڵێ. خۆشە سڵامیان لێبێ ئەرێ وەڵا ینی شاعیرەکان کەسیان ناناسی نا بەخوای ئەوەی بەس بولێ شاعر پیرەمێرد و ئەوانم جێلێ بووە بەڵێ ینی نا پیرەمێرد شێرک و نییە؟ بێ کەس ئەوانم جێلێ بووە بەڵێ زیاتر شێرکۆ بێ کەسیش نییە بەختەزامەوە نییە بەڵێ چکە و قەدیمترەوە وایە؟ ڕەقیب ئەی ڕەقیبەکە زۆر باشە دەستە خۆش بێ زۆر سپاس سپاس بۆ دەکەم، بەشداری بەڕێزی، بەداخەوە زۆر سپاس. وەڵامەکە نەزانی و ئەوانشی کە پێت وتم ئەوە نەبوون تەواو. سپاس بۆ بەڕێزی، بەشداری سەرچاوە. کاتێکی خۆش و خوال لەگەڵ زۆر سپاس، زۆر بەڕێزی، سپاس مەمنون، دەکەم سپاس. زۆر سپاس